ڕۆیشت لە بەرەوەی خەریتەی کێشەی هەیە من فەیسەڵ حەسەن قادر ساڵی 1970 لەدایک بوومە خەڵکی هەولێرم پیشەشم کامرەیە با بڵێن کامرە فۆتۆگرافەر و کامرە ڤیدیۆ چا دەکەمەوە هەر لە ساڵانی هەشتاوە و کاتە کڕین و فرۆشتنی کامرە و فلیم و شتوام دەکرد بەس بتەحدید ساڵی 1993 ئەو کاتە دەستم بە کامرەی فۆتۆ کرد ئەویش کامرە ئەنەلۆگ بۆ شتی ئێستا کامرە دیجیتال و شتیوان نەبوو زیاتر حەزم لێ بوو یعنی بخۆم زیاتر عەزم عەقڵەتێکی هونەریم هەبوو بابرێن زیاتر عەزم لە بواری مۆسیقا بوو بەس هاتمە ناو هونەری فۆتۆگرافەر یعنی ئەو کاتە ساڵانی هەشتاش بابرێن کە تەڵەبە بوون دەمخین دانێک دەمخین دانەشیش بابرێن داهاتم کڕین و فرۆشتنی کامرەم دەکرد بەس زۆر عەزم لە کامرە بوو وەکو عەز یعنی عەقڵەتێکی هونەریم هەبوو زیاتر حەزم لە بواری فۆتۆگرافەری بوو ئەو کاتەش فلیمی 36 هەبوو کۆنیکا هەبوو ساکوڕە هەبوو ئەکفا هەبوو کۆداکە بوو بابرێن ئەو کۆمەڵە فلیمە هەبوو فلیمی تەلەفۆنیشمان هەبوو فلیمی 126 هەبوو حەزمی تەلەفۆنیان پێدەگوت نەو ئەچکەشمان هەبوو 110 ئەو شەر حەزمی تەلەفۆن بوو بەزەوان 24 بوون یعنی ئەو کاتە فلیمەکانی ئەو کاتە و هالە بوو سەبر کامرەی دیجیتال هات کە کامرە دیجیتال هات بابرێن ئێستاش کامرەکان ئەنواوەشکار کامرە دێتن نیکۆن هەیە کانون هەیە بابرێن سۆنی هەیە فۆجی فلیم هەیە بابرێن ئەو کامرانە هەرچەندە بابرێن کامرە ئێستا باوی نمایە لەبەر مۆبایل و شتیوە باوی ئەو شتانە نمایە بەس خەڵک شەرچا دەکات خەڵکەکەی بابرە عەز و ئارەزوو لە هونەری فۆتۆگرافەر هەیە لە خۆ کارەکان دەکاتن زۆر بە ئاسایش کامرە من بابرێن هەرچەندە بابرێن یەک لە وەستا کۆنەکانی شاری هەولێرم بەس لە من کۆنتر هەبوو یەکەم کەساتی کە دەستی بە چاکردنەوەی کامرە کرد کەمالەکار بۆ هەزار ڕەحمەت لە گۆڕی ئەو کامرەی چادەکە زیاتر کامرەکانی ئەو کاتەش کامرەی ڕووسی بوو ڤێلە بوو زینەت بوو ئەو کامرانە بوو دوای لە پاشێن کاک دەریا عەسکەری ستا لە ئەوروپایە ئەو دەستی بە کامرە چاکردنەوە کرد لە دوای ویش برادرێکمان هەبوو ناوی وەستا مەسعود ئەویش هەر یەک لە وەستا کۆنەکان و دوایە لە دوی خالد هەندەسی ئەو کاتە ڤیدیۆشی چا دەکرد کامرەی ڤیدیۆشی چا دەکرد لە پاشان ئەمە دەستم بە چاکردنەوەی کامرە کرد یعنی ساڵی 1993 بوو کە دەستم بە چاکردنەوەی کامرە کرد بەس لە پاڵەویش بابرێن هەم وەکو کامرەمانێک بابرێن ئیشی ڤیدیۆ شتیواشم دەکرد بابرێن دەچوومە حەفەلاتی ڤیدیۆ و ئەوانە هی بوو کوزا و ئەوانەشمە کرد سەبارەت بە هاتنی ناو ئەو کارە هونەریەی ناوەڵە هیچ کەسێک نەبوو پاڵپشتی بکە یاخود مامۆستایەکەبی بەفعلی بەس هەر ناڵێم بخۆم عەقڵەتێکی هونەریم هەبوو زۆر عەزیشم لە بواری کامرە بوو هەرچەندە بابرێن ئەو کاتە من لە قوتابخانەی بووم دەورەیان لۆکردنەوەی کە باسی دەکەم ساڵی 1970 بوو لە قوتابخانەی جمبوری بووین جا ئەو کاتە تەڵاعی و فتووە هەبوو نەشات مەدرەسی هەبوو برێن قسمی مۆسیقا هەبوو فۆتۆگرافەر هەبوو ڕیاضە هەبوو واتە ئەو کاتە وەرزشی جا من زیاتر عەزم لێ بوو چوومە ناو بواری فۆتۆگرافەر لەوێ دەرفێریان کردن سێ مامۆستا عەرەب بوو یعنی ئەو کاتر لەسەر کامرەی ئەوە بوو لەسەر کامرە بۆکس بوو واتە کامرە ڕێڤلێکس لەسەر کامرە ڕێڤلێکس بوو کامرەکان داین لەسەر چەندە دەرسەکەشمان بە عەرەبی بوو يعني الكاميرا يتكون على عدستين عدسة العليا وعدسة السفلى فهذا الكاميرا تجي شلون تستخدم صندوق الكاميرا يعني لباش أو ك فيريان كردين دعاء فيرة تعميد يعني كردين واتشوش نوا كو فيلمك كدقري كو دشوية يعني غرفة تايبتها أو غرفة تايبتها هاي بوست الفايت وأنا كوملك مادة وده دقرتها ئیشەکەت دەکرد و تەسویرت دەکرد و کاتەش ڕتوشت دەکرد ڕتوشە بۆ کاتە ڕتوش بە قەڵەم بوو وەکو ئێستا نەبوو بابرێن بێ بەکاری کۆمپیوتەرێت و شتەکان چا بکەیت هەم جگە لەوەی کە وەکو باسم کەوتم حەزوو ئارەزووی کامرە وای لێ کردم ئەمن عەنتیشم هەیە بابرێن هەرچی کامرێ کۆنە هەیتم و تاکو ئێستاکە شار لە هەرم گرتی هەرچەندە بابرێن پێشەنگایەکی فۆتۆگرافیشم پێ کردەوە لەسەر کامرە کۆنەکان لە هۆڵی میدیا ئێستاش ئەو کامرانە مایە کە بابکو کامرێ و کاتەش ناگرم باسم کرد کامرێ زینەت بوو ڤێلە بوو کیف بوو نەوع کامرەکە بوو فرانکا بوو کۆنیکا پۆ بوو کۆنیکا بوو حینە کانون و ئەوانەش هەبوو بەزە ئەو کاتە کامرەکان وەکو ئێستا پێشکەوتوو نەبوون مینۆڵتە هەبوو کانون هەبوو پێنتاکس هەبوو بابرێن تۆپکۆن هەبوو مەمیا هەبوو ئەوانە کامرە کۆنەکانی ئەو کاتانە بوو
مرا شتێکە یعنی دەسمە هەر شوێنە کامرم پێەیە من وەکو کامرەمانە کامرێکی کۆمپاکت بیت کامرێکی پرۆفشنال بێ ئەو کامرە لە هەر شوێنێک بێ ئەمن ڕسمەکان دەگرم جا ئیش لە سەستایلەکانی فۆتۆ لەسەر هەمووی دەکەم بەس بەبێ کامرە ناتوانم ینی دەسمە گەشت و گوزار هەر پێیتم ینی لە ڕێگا پێتم دەبینێ زاروێ شتەکەت بۆ دروستە بێگە کامرەکەت پێ نەبێت و خەم دەخۆی ینی لەبیری ناکەی حەزو ئارەزوم لە هوەری فۆتۆەکەی بەعام بە کامرە کە تێک دەچیتن زۆری تەماشا دەکە ئێستا بۆ نمونە باسی ئەو کامرە دەکەم کامرەکان هەیە خەڵکیمە وەکو پێویست ناتوانێت تەعامل لەگە کامرە بکە کامرە زۆر بەشی هەیە یەک لەو بەشانەی با بڵێن LCD دەواتە شاشەکەی تو بە هەر پێکانەشی بکە بە هەر شتێکی بکە یەکەسە شاشەکەی دەشێتن جانتای تایبەتی هەیە کە جانتا هاوشتە ناو جانتاکە هیچی لێنەیە دەبینێت لە نەو سارە جانتات هەیە دێتن کۆمەڵک شتکە لەسەر دادەنێ دەبتە هۆکاری تێکچوونی کامرەکە خۆ دەبینی جێ میمۆری یان جێ میمۆری تەماشا دەکە میمۆری دایەتە سەرێ هەندێک میمۆری هەیە لۆ یەک نابن زەختی لێ دەکات یان خەڵکەکە هێمای بۆ کرایە تەماشا دەکە لەگە هێمایەکەی ناتوانانی ئیشی لەگە بکات یان دەبینی گەلە جاران هەیە هەڵگرتنی کامرە کۆمەڵک خاصەتی هەیە خەڵک چۆن دەتوانانی کامرە هەڵبگریت چۆن ئیشی پێ دەکەی خود بەملت وە دەکەی یان دەبینی گرتنەکەی خەڵکیمە زۆر بە ئیهمالیەوە کامرەکان هەڵدەگریتن کامرە لە کۆمەڵک شت پێکات ئێستا بۆ نمە تەماشا دەکەی کامرەکە بەخۆ هیتمان کامرای بۆدیمانەیە لە دوای بۆدیەکەی دێتن زوم هەیە زوومەکە دێ لە پاش زوومەکە وزارە شاشە دێتن لە پاش شاشەکەی ئەو زار دێت پاتری دێتن بەس خەڵکیمە تو هەر کامرێک دەکڕی نایەتن مباشرەتەن بچی ئەو کامرێت کڕێ ئەگەر چێت و لە کامرێش بزانی خەڵکیمە تەماشای کەتەلۆگ ناکاتن دائما هەر کارتۆنێک دەکڕی کەتەلۆگەکە لە سەروی کامرەکەیە بۆی کە تۆ لەسەر ڕێنمایەکانی کامرە بڕۆی بەس خەڵکیمە ئێتیمان بۆ شتانە نادە یەکەوسە دێتە سەر کامرەکەی کامرەش کە دێ وەکو باسم کردوتم ئەو کامرە ئێستا دێ دەبێت خەڵکی ئەکادمی ئیش لەسەر بکاتن خەڵکی ئەکادمیەکەش چۆنێت دەبێت تۆ کامرە ئەمە دەستەواژەمانە ئێستا لێرکوانە فۆرمەڵی پێدەرێن ئەو دەستەواژە دێ خەڵکیمە زیاتر لەسەر ئۆتۆی دادنێ ئۆتۆ خۆی هەڵدەچێ بە ڕێخستنی ئەو کارانەی کە لە ناو خودی کامرەکەیە بەزەگە خەڵکە زانیاری هەبی لە بواری هوەری فۆتۆگرافەر دێ ئیش لەسەر مەنوێڵ دەکا مەنوێڵ واتە یەدەوی یعنی بۆ خۆت حکمی لەسەر کامرەکەی دەکەی یعنی فەتحە و سورحە و ئایزۆ با بڵێن شەتەر و ئەوانە بۆ خۆت تەنزیمی دەکەی بۆ خۆت ئەو کاری کە تۆ پێویست پێ بە ڕسمەکەی ئەگری ئێستا بۆ نمونە تەماشا دەکە ئەو کامرە دەنووسێت سیستەم ئێرار خەلەلی هەیە لە سیستەم ئەوە ڕوتوبە لێدا بەربوویتەوە یاخود گەلە جاران دەبینی کامرەکان لە پێش دەشبولی سارە دادنێ ئەو پلە گەرمی کە لێی دەداتن پرۆسەسەری هەیە ئەو پرۆسەسەرانە گەرم دەبێت تووشی خەلەل دەبیتن یان زاروێ ئەلێوکان وەکو باسم کرد تم کامرە هەیە دەکەوتە نا ئەو کە هاوشتە نا ئەو یەکەوسە تو دەبی پاتەکەی دەربینی جا دێن ئەمە سفرەی تایبەتمانە ئەو سفرە تایبەتە لە بۆردەکەی دەدەین دێن خاوێنی دەکەینەوە چاچی دەکەین لێ مرتاعم دەبینی ئێستا ئیش هەبی نەبی هەر لێ مرتاعم هەرچەندە با بڵێن وەکو باسم کرد گوتم لە سەرتا کامرە یعنی ئێستا نمایە هەموو بوویتە مۆبایل بەس هەر عەزم لێیتێ پیشەکەم زۆر خۆش دەوێتن زۆر یعنی بەڕاستی ناڵێم هەر ئەوە شاوای لێ کردیمە دەستبەرداری نەبم ئەژنە باوی کامرێ هەر نمایە وەڵاهی کامرەکە ئاتا مردن لە گەرما لەبەرەوەی ناڵێم کامرە وای لێ کردم کە ئەمن بمە فەیسەڵ حەسەن یعنی تۆ هەندێک شتێ هەموو شتەکان بە کامرە دەکرێت جا چ ڤیدیۆ بی چ فۆتۆ بی هەموو ئەو شتانێک کە دەستم پێکردی لە کامرەوە دەستم پێکردیان ئەوە شتەوە